باس لەو جۆری خۆراکە ناکەین کە پێویستە بۆ ژیانی ڕۆژانەی خۆمان هەمیشە ئێمە وتومانە بەبێ وزە ناتوانین ئێمە ڕۆژانە کارەکانمان ئەنجام بین ئەو وزەیەش لە چەندین لایەنەوە دەستمانەکەوێ یەکێ لەو لایەنە سەرچیانە خۆراکە کە ڕاهاتوین ئێمە ژەمە خۆراکەکان وەرگرین لە بەرەوەی پرۆتین و ڤیتامینەکان و پێداویستیەکانی جەستەمان ئەتوانین لە ڕێگەی خواردن و خواردنەوە دەستمان بکەی و تاوەکو تەندروستێکی باشمانە بێت بەڵام بەداخەوە لە ئێستا زۆر جار خواردن زۆر جار ئەبێتە زیان بۆمان بۆ ئەمە پرسیارێکە و زۆر جار ئێمە ژەمەکانمان لێ تێگەچێ و ئێمە نازانین خواردنی تەندروست بخۆین و ئایا خواردنی تەندروست چییە ئەمە پرسیارەکەیە و ئەگەر ئێمە بتوانین کەسێکی تەندروست باش بین و جەستەیەکی باشمانە بێ ئەبێ کەم بخۆین ئەجا تەندروست باشین یا خۆبێش جەمەکانمان چۆن ڕێک بخەین چکەمە زۆر پرسیارە لەناو کۆمەڵگەیە باسەکرێ ئێمە و چەندین پرسیاری تریش لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆی لەسەرەکەین تا بزانین ئێمە چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ بەرامبەر ئەو خۆراکەی کە ڕۆژانە وەریەگرین و بۆ جەستەمان پێویستە ئەویش بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ حاجی پسپۆڕی هەناوی و دڵ کە بەڕێزیانستە لە ستۆدیۆ لە ئێمە میوانە دکتۆر زۆر بەخێر و بەیانی باش سپاس بامەتەبوونێ چەند بابەتێکم وەروژان لە پێشێکەکەمانە بەڵام ئایا خۆراک کە ڕۆژانە ئێمای خۆین بە پێویست چەند گرنگە بۆمان بەڵێ خۆراک خۆی ینی شتێکی طبیعیە هەر لە دروستبوونی مرۆڤەوە ینی مرۆڤ هەر هەڵی خواردنی باش و خواردنی یاوە تا تەتەوری کردووە بۆ ئەم جۆرە خواردنی کە ئێستا هەیە خۆراک بۆ مرۆڤ زۆر مهمە بڵێن تۆ کە تو بەیانیان هەڵەسی لە خەویا کە دەستەکەی بە ئیشی ڕۆژانت خواردن ئەخۆی وزەت ئەیاتێ ینی مزاجت ئەکاتەوە بڵێن چالەشت چالاکەکە خودی قەت بە پێش ناخواردن چۆنی دوای ناخواردن چۆن جەستەت چالاکەبێ بەڵام ئەو کوتت بە شێوەیەک نەبێت شتێ بخۆی زۆر بخۆی یا مەسا خواردن ئەوانە بخۆی کە زۆر دووبارە بکەیتەوە خواردنەکان دووبارەکردن و زۆر خواردن هەموو ڕۆژێ ئەوە شتێکی تەندروست نییە و زۆر خواردنیش تەندروست نییە زۆر باش کاتێ دکتۆر سەرەتا هەر لەمەوە دەست پێ بکەین کە باشترین خواردنەکان بە پێی ژەمەکان چۆن ئێمە لە ژەمە خۆراکەکانمانە جێی بۆ بکەینەوە خۆی کوتت باشترین خواردن لە ژەمەکانە ژەمی بەیانی وەکو لە کوردەواریە هەیە ئەڵە بەیانە نەکو پاشانان بخۆ یعنی بەیانیان کە هەسای لە خەو ئەتیادیە خواردنەکان زۆر بخۆی یعنی خواردن چەندە خۆی بخۆ چونکە تۆ بە ڕۆژەکەی ئێتە دەرەوە بڵێن سەرفی ئەەکەی وزەت ئاياتی و یعنی کەشت بە دروست ناکە و نیوەڕوان کەمتر لە بەیانیان نیوەڕان بە ئاگاد لێبێت ئێواران ژۆکو ئەڵەوەکو فەقیر نانخۆ شتێکی کوردیە بەس ڕاستیشە لە ڕێ علمیەوە ئێواران زۆر مەخۆ چکە تۆ شەوان مشکلەی نەخۆشی زۆرترە و شەکرە بەرزبوونەوە و توش بوون چاوری بەرزبوونەوە و شتانە زۆرترە لە شەوە لەبەر ئەوە پێویستە شەوە ئێواران خواردن کەم بخورێ و جۆری خواردنەکانیش بەیانیان ئەو خواردنی کە پێترێن مدیترێنێن دایەت واتە خواردنی ناوەڕاست ینی بەیانیان ئەوانەی کە لای خۆمان هەیە مەسەلەن ماست و پەنیر و سەمون و چاو ئەوانە شتێکی باشە ئەوە نیوەڕوان ینی خواردنەکە مەسەلەن ئەتوانی وەکو برنج و ئەوەی کە نەخۆشی نەبێت ئەوەی کە شەکرۆشتی نەبێت مەسەلەن گۆشتی برژاوە ئەوانە بەکاربێنی ئێوارانیش سەوزۆ ئەوانە زیاتر بەکاربێنی سەوزۆ میوە کە کالۆری زۆر نییە بۆی کە عەزیەتی مەعیدە و ئینن نەیە باشە ئێستا زۆر کات لەگەڵەوەی کە جەنابەت ئاماژە بە کۆمەڵی خواردنە بۆ ژەمەکان بەکاری بێنین لەوانەیە بینەرەکانیشمان پرسیاری ئەویانە بێ وەڵی بەیانیان جارێک کە سەڵەن ساڵ لە خۆ سەروپەیەکی باشی خواردووە یاخۆ ڕۆشتووە چەندین شیشە جگەر و کەباب و گۆشتی خواردووە کاڵی تۆ بەیانیان وەکو پاشا بژی ئایا ئەم خواردنانە تەندروستە لە بەیانیانە بخۆرێ خۆی تەندروست نییە زۆر بەڵام بەیانیان ئەتیادیە لە بەیانیانە لە بەیانیان ئەتیادە چکۆ بۆ تۆ ڕۆژەکەت لە بەردەمایە ئەو ڕۆژەت و دەشت چالاکی ئەەکەی ئێستا دەرەوە ئەجوڵەی ئەوە نیە بڵێ ئەەکەوی لە شوان خەوی یا پاڵکەوی سەرفی نەکەی بێ بە چۆری و بنیشە لە جسمتا سەرفی ئەەکەی لەبەر ئەوە ینی ئەتیادیە تا ڕادێکی زۆر بەڵام نەک زۆر خۆری تا بکرێت لەگە زۆر خۆری تا بکرێت خراپە ئەڵەی بەیانیان چ کاتێک کە سەر و پێ ئێستا وا ڕاهاتوەڵی ئەزانم بەس وڵای سێشەوە چن بۆ سەر و پێ تەندروستە وڵای ترەوە ینی مەبەستم ئەوەی شەر نییە ئینسان هەمووی بەسەر یەک قیاس بڕوات بەڵێ ینی هەندێک کەسێ ینی جسمی جوایە وا ڕایەت تەسیری تێ ناکە هۆکاری بۆ ماوەی جێنێتیک دەوری هەیە مەسەلەن نەوتۆڵی هەیە شەوانە هەڵەسەوە سەر و پێ چەند ساڵە هەڵجێسەوی کێشەشی نەبووە یا لە بەگەنجی وام کردو ئێستاش پیریش بۆ هەر کێشەشی نییە ئەمە هۆکاری بۆ ماوەی دەورە بینێت لە دروستبوونی نەخۆشی لەبەر ئەوە زۆر تەسیر نییە بەڵام هیواشەیە ڕۆژە دوو ڕۆژ شەوان درەنگانەخوا تووشی کێشە ئەبێت ینی سووتانیشتەکە وەگی هەموو کەسێ وەگێک نییە بەڵام دکتۆر ئەوەشی کە لە ڕۆی جەنەتیکەوە هەر بەبەخت بووە ئەوەش هەر ئاگای لە خۆی بێ زیادەڕەویت یان ئەکید بزەبت نابێ زیادڕەوی خۆی باسی ئەنواع عشکار ڕێجی مەکری ئەمە کیتۆ دایەت و ئەمە نازانم چی
باشترین چارەسەر بۆ ئەی کەس قەڵەو نەبین و تووشی نەخۆشی نەبین کەم خواردنە کەم خواردنەوە تا بڕی ئەو خواردنی کە خۆی کەم بخۆیت زۆر نەخۆیت زۆر خواردن سەرچاوی هەموو نەخۆشیەکە زۆر باشە کەم خواردن زۆر شتێکی باشە کەواتە با دەست پێ بکەین لە بژەمی بەیانیانەوە ئەو خواردنانەی کە پێویستە پرۆتینێکی باش و ڤیتامینەکان وەربگری و لەگەڵ ئەوە شاگرتوانی و پێش خواردنەکە وزەیەکی خۆر لە جەستت با بۆی کە بتوانی بەپی ئێوەی ڕێنمایی ئێوەی پزیشکی بەڕێز ئەو کاتانی کە دیاریکراوە بۆی کە جەستەیەکی تەندروست و کۆمەڵە ڤیتامین هەیە لە وزانە وەرەگری بە تایبەتی ڤیتامین دی ئەو خواردانەی پرۆتینی تایە بە تایبەتی وەکو هێلکە وەکو نمونەیە یاخو سپیایەکان کەوانی لە شیرەمەنی دروستەکرێت ئیتر بە جۆرە جیاوازەکانیەوە و لە هەمان کاتیشە ئایا ئێمە گەرمانێ ژەمێکی تەندروست بخۆین پێویستە ڕێژێکی زۆریش کاربۆهیدرات وەربگرین لە نان و سەمونەوە بەڵە خۆی گەرە و کەسی شەکرەی نەبێت وەکوتمان ئەو کەسی شەکری بۆ ماوەی نەبێت مەسەر لە عایلەیانە شەکرە نەبێت کە معڕەزێکا بۆ زیاتر ژوورنە شەکرە ئەتیادی قەڵەو نەبێت ئەو کەسە ئەتیادیە شەکر و ئەوانەش شیرینی زۆر بخوا یعنی ئەتیادی تووشی گەشە نابێت بەس ئەوەی کە مەسەلەن شەکرەی هەیە لە عایلەیانە شەکرەی هەیە یاوە جسمی قەڵەوە ئەوە احتیمال توش بە شەکرە ئەوە بەپارێزی بکات لە شیرینی زۆر ناڵێن هەر نەیخوا بەس نابێت زۆر بخوات لە شیرینی زۆر و زیاتر سەوزە ئەوانە بەکاربێنێەوە ئەو جۆرە ئەوەی کە قەڵەوە یاوەی کە معڕەزە بۆ ماوەی لە عایلەیانە شەکرەوانە هەیە باش جا دکتۆر ئێستا ئێمە بابین تۆزێک بابەتەکە لەلایەنە تەندروستەکەەوە قسە بکەین جەنابەت باسی ئەوەت کردوێتت کەسەکە نانی بەیانی بێدڵی خۆی نەکات بەڵام خۆی لە ڕووی زانستی پزیشکیشەوە ئەوترێت تۆ چی بخۆی بۆ ئەوەی کە ئەو سەلامەتەکە هەتا بۆ ساڵانێکی درێژی تەمەنت لی بێبەژ نەبی باشترین خواردن بۆ نانی بەیانی چی ئێستا بۆ نمونە باست کرد جەنابەت سەمونە ئەو سەمونەی لای ئێمە بەداخەوە ئاردێکی سپیتیا بەکارهێنێت لە ڕووی بەهای خۆراکیەوە بەهایەکی بەداخەوە ئەوە نییە خۆی لە ڕووی پزیشکیەکەیەوە بە زمانێکی سادەگەر پێمان بڵێ چی بخۆی باشترە کەسی وای بۆ نمونە قاوا خوا دەڵێ ڕفرش مەکاتەوە ئەمانە هەیە ئەگەر باسێکیمان بۆ بکەیت تۆ بەشی دەست پێ بکەیت بۆ هەموو کەسێک بە هەموو جۆر کەسێک بە شێوەیەکی گشتی وکمان بەیانیان ئەتیادیە ینی خواردن قورشیش خۆی ئەتیادیە بە زۆر نەخۆیت بۆی قەڵەو نەبیت هەیە توشتەکە ئەوە جیایە بەڵام ئەوی کە بڵین نەخۆشی نییە و نەخۆشی دڵ و ئەوانەی نییە نەخۆشی شەکرەی نییە گەنجە ئەوە توانێت بەدڵی خۆی نان بخوات دکتۆر تۆ ناتوێت زەخت لە کەسەکان کەی زۆر بەس ئەوەیە دەوری نییە مەسەلی وایە زەعیفی شە تووشی نەخۆشی ئەبێت وایە قەڵەوی شە باشترە تووشی نەخۆشی نابێت جسمی تەندروستە پێی ڕاحەتی جسمە شتەکە ڕاحەتی جسم و فاکتەری بۆ ماوەیە زیاتر ئەو قاوەیە بەیانی بە ناشتابی خۆی کێشە دروستەکە یان شتێکی خراپ نییە بەس کوتم هەیە کارەبای دڵی تەواونیە هەیەوانەی تاوانێ و باش لەوەیە لەوانێک دڵی توش کێشە بێت دڵی بوەستێت مەسەلەن توش کێشە بێگەبیانیان قاوە بخوا ئەو کوتم هەموو کەسێوانی ئەمە لە کەسانێکە معڕەزن بۆ ئەوە دڵی تەواونیە مەسەلوانەیە ئەو کاتە نابێ قاوە بخوا بە ئەوکوتر خەڵکی تر ئەتیادیە قاوە بخوا هێشە زۆر پێکەوێت لە کودێکی خۆمان پێکەوێت کێشەی نییە ناتوانێت بیخوا هەمیشە بۆ ڕێچکەی کە دوای ژەمی بەیانی هەمیشە وتەیە کە تۆ گەرچیتە سەر کارە لە چالاکیەکانێک بەردەوام بووی بە هەمیشە ئاو بخۆیتەوە بەڵێ کاریگەری ئاو چیە لەسەر جەست ئاو شتێکی زۆر باشە ئاو شتێکە زۆر ینی بڵێن شتەکان ئەوکو پێڵێ ینی ئەەکە نهینەکە من ئەو شتانی خواردوتە تەوازنی ئاياتێ و شتێکی زۆر باشە ئاو خواردنەوە بەس نەبێت زۆر ئاو بخۆیتەوە بەس بە شێوەیەکی گشتی لەگەڵ ناخواردنیش ئاو خواردن شتێکی تەندروستە باشە خواردنەوەکانی بۆ نمونە باسی قاوە و چاو ئەو مادانی کافاینی تایە لەوانێت زۆر کەس بۆەوەی کە ڕۆژێکی چالاکتر کات یاخود زۆر کەس هەیەڵێ لەمڕۆ بەباشی نەخەوت و مەڵە سێ قاوەیەکە خواتەوە زۆر جار سوود و تایبەتمەندیەکانی قاوازانین بەڵام هەر شتێک لە زیاتر ڕۆی و بیخۆیت لەوانێت زیانت پێ بگەێنێ چەند گرنگەیەمە پشت بۆوانە نەبەستین پشت بۆ بەستین کە خواردنێکی تەندروستمانە بێ و ئەوانش بەشێک من لە خواردنی ڕۆژانەمان بەڵێ کوتم قاو چاش ئەوشە دوولایەنە هەیە پێی ڕاهاتووە و کێشەی نییە زۆر پێی مرتاحە شەوانیشی خوا کێشەی نییە بەس هەشە خەوی پێ زڕێ هێڵە پێی قەڵەوە بمێ دڵی پێ تێگەسێت توشی دڵەکزە ئەبێت نەخۆشێکمانە پێدرێت جێر ینی سوورێنچکی پێی عزێتی بێ یا معیدەی عزێتی بێ ئەو کاتە لەوانەیە باشترە نەخورێت ینی ڕێنمایەکان جێبەجێ بکات باش بینە سەر ژەمی نیوەڕۆ لای خۆمان کۆمەڵی خواردن هەیە زۆر دووباراکرێتەوە لە ڕووی خۆراکیشەوە باشە بەڵام شێوازی دروستکردنەکەش ئەو دووبارە بوونەوەی زۆر خراپە هەموو ڕۆژ شتێکە خۆی مەسەلەن هەموو ڕۆژ شتێکە خۆی حتمما جسم لی زیادە بێ ئەو کاتە چیلێکە بەشەی چوری ئەنیشە لە جسمتا مەسەلەن لە ورگ دروستە بێت سک دروستە بێت مەسەلەن قەڵەوی دروستە بێت ئەوە هۆکارە بۆ دروستبوونی قەڵەوی
لەبەرەوە ئێمە بنەخۆ بە کەس خەڵگەڵینە بنەخۆش شتەکان زۆر دووبارە مەکەرەوە گەر بکرێت بەس دەوڵاتی ئێمە بەداخەوە هەر ڕۆتینە خواردنەمان هەیە دکتۆر برنج و فاسۆلیاکە نەبێ خواردنە بۆ ناخورێت بالضبط متعبەس دەوا بینێت برنجەکەی تیان بەڵام ژێمە برنجەکەی تیانە بە ناخواردنی نازانم دکتۆر ئێمە ڕاهاتوین برنج حتمما لەسەر ژەمی خواردنمانە هەبێ جێگرەوەی برنج چیتر هەیە کە سەلامەتتر بێت لەگەڵ عادەت و با بڵێن سەلیقەی خواردنی ئێمەشا بگونجێ ئەو جۆرە خواردنە خەربیەکان وەکو ستێک و ئەوانە توانێت وەکو جێگرەوەی برنج بەکاربێنی نیۆڕانی ئارام بەکاریبێنی مثلا پرۆتینە بەڵام برنج نییە برنج کاربوهیدراتی زۆرتیایە وەکو ستێکی مریشک وەکو شتانێکە لە کافتریا غەربیەکانە هەیە کە لێرەش هەیە ئێستا ئەوانە توانی بەکاربێنی جاتی برنج ینی برنج شتێکی زۆر باش نییە هەموو ڕۆژ دووبارێکیتەوە شکری زۆر تیابێتەوە شکرا بڕوێشمان هەیە ساوەڕە ئەمانش ئەتوانێت بەڵامانە بۆ کفتە و بۆ کوبووانە توانێت ئەو بەکاربێنی جاتی برنج وەرە ئێستا بۆ کفتە و کوبووانش ئەو بەکارێنرێت بەس ئەتوانی بڕۆژ و ئانە بەکاربێنی زۆر باشە زۆرینەی هاوڵاتیانمان هەر لە نەریتی خۆمانە کە کۆمەڵێک کاری زۆر ئەستەم و قورسەکەن لە بیناسازیە کارەکەن و بەیانیانێکی زوو هەڵستن خواردنێکی زۆر باشیشە خۆن بەڵام سەری جستیان کە زۆر تەندروستن ئەمەش چییە تەندروستە لەبەرەوەی کە کۆمەڵێ وزە و وەرگرتووە ئەم وزەیە سەرفەکاتەوە بۆ نمونێمێنایەوە تا چەند گرنگەکە ژەمێکمان خوارد ئەم ژەمە لەسەری نەخەوین ئەم ژەمە لەسەری دانەنیشین هەر کاتەکەمان خەوتن نییە ئاچینە شوێنی کارەکەمان لەسەر کورسی کۆمپیوتەرەکەمان دانیشین هەرڕێک وەکو ئێڵە ئینێکمان لێ هاتووەنی بەردەوام هەستیشەکەین ئەڵێن ئەمە چیها دەستی ژەبین بۆرگمان ئەوەیە کە تۆ دانیشتووی چەند گرنگە لە بینی شەمەکانە ئێمە بەردەوام جوڵەمان هەبێت جوڵە زۆر شتێک ڕۆتینێکە لێرش خەریکاری بڵاو بێتەوە ڕێزە ئەەکەی زۆر ئەنجانانە خۆی ئەوە شتێکی زۆر باشە نیوەڕوانە ئێواران ئەچی مەزن سەرشاخار قاعەیە چونە دەرەوەی مەزبە حەمەلەکردنە خۆش متعیزاتر لێ بینێ وڵات جەستەت خۆی داوایەکە ڕاستە کە ڕاضێکی باش بکەیت ئەو خواردنەی خۆیت متعی لێ بینی وەزەرنیش لێ نایە ئەو شتێکی باشەوە بەڵام بەداخەوە لای ئێمە هەر دانیشێ لە دانیشتنەوە بۆ ناخواردنەوە بۆ ڕاکشان و خەوتن لە خەوتنەوە بۆ ئەنی ڕۆتینێکی قوڕ لایەنەکە دروست بووە کە بۆ تۆی دروستبوونی نەخۆشی بۆ هەموو کەسەکان باشە گرنگی باسی جۆری خواردنەکان بکەین یانی ئێستا بەپێی زانستی تەندروستی زۆر جار بەپێی پێویست هەموو خواردنێک پێویستە بەڵام هەندێک لەو خواردنانە زیانی زۆریان هەیە بۆ جەستە بۆ نمونە خواردنی شەکر ڕاستەوخۆ زۆر خراپەکە بەردەوام بی لەسەر خواردنی خوێ بەکارهێنانێکی زۆر خراپە بۆ ئێوە وەکو پزیشکانی بەڕێز چۆن ڕێنمایی ئەو کەسانەکەن وەکو نەخۆش بێت یاخو کەسێکی ئاسایش بێت چۆن ڕێنمایەکەن کە خواردنەکانتان ڕۆژانە بەپێی پێویست بیخۆن نەوەکو زیاتر ئێمە کە نەخۆش لای ئێمە بە زۆری ئاهەنگی زەخت و نەخۆشی دڵ ئەبن بەڵێ یەکسەر پیانەڵێن خوێ نابێ بخیتەی خواردنەوە بەتابەتی زەخت ئەوەی زەختی نابێ خوێ بەکاربێنێ خواردنی ئاسایی بەبێ خوێ ناخورێت باشە دکتۆر برنج و شلەوانە بەبێ ڕاستەخۆ بەکاربێنێ بۆ نمونە وەکو نمەک لەو شتا هەبێ قەیناکە ئەوە ئەتیادیە تقریبا تقریبا ئەتیادیە بەشەتێ نەخۆشە کەسەکە کۆنتترۆلی زەخت و دڵەکەی کردبێت ئەتیادێن ئەوەی خواردنەکە ئەمەشت هەر ڕێنمایەنەکەین کەمتر بێت لە خەڵکی ئاسایی بەڵام شتی لەدەڵ ساز میوە خواردن و ینی خیار و ترۆزی و ئەوانە خوێ بەکار نێنن تەماتوانە خوێ پێوە نەکەن خۆی کورد عادەتێکیشی هەیە خواردنەکەش بێ ئەوەی تامی کرد بێت یەکەم جار خوێکاکە بەسەر اینجا تامی ئەوە شتێک هەر لەسەری بە تازایی بڵاو کرایەوە وتیان ئەو خوێزیایە کە تۆ ئەی لە خواردن تەمەن کە کوردەکاتەوە کاری گەریەک بەجێ هەڵە کە بەم شێوەیە واکات خوێ و شەکر پێوترێت چی پێوترێت زەهری سپی ژەهری سپی خوێ و شەکر کە ژەهرە بەڵام سپیە لەبەر تا لێ دووربی باشترە نێکێتە خواردنەوەی زۆری تێکە مەسەن ئەڵە وەڵام من خوێەکەی زۆر نەبێت تامی لێ ناکەم یا شیرین شەکری زۆر نەبێت لە چاکەیە حەزی لێ ناکە ئەوە شتێکی غەڵەتە باشاوی من نەخۆشیەکە دکتۆر ئێستا چەندین جۆر لە شەکرەکان هاتووە لەمە شەکری قاوەیە ئەمە جۆرە شەکرێکی کێ وەکو شەکریکە زیانی نییە یاخو نازانم خوێکە شەکری هەیەوەش هیچی تەندروست نینەوانە بەگشتی تەندروست هەموو وەکو شەکری ئەتیادی وایە هەر بە پارێزی لێ بکرێت و کەمی لێ بخورێت باشە ئێمە هەر پێویستە نەی خۆیان بە ڕێژە بەکاری بێنین وەڵا بە کەمی وەکو پێم وتی هیچ شتێ بەس نابێت زۆری لێ بخۆی وەکو توەگەریکە نەخۆشی شەکرێ هەبێ هەر نابێت لێ بخوا مطلقاً نەخۆشی دڵی هەبێ نابێت سۆریوانە بخوا بەس کە من باسی کەسانی ئاسایی ئەەکەین گەنج و کەسانی ئاسایی ئەتیادی بە شێوەی ئەتیادی زۆر خۆری لێ نەکەن شتێکی ئەتیادیە شێوە ئاسایەکەی چوانە شێوە ئاسایەکەی بۆ خوێ ئێمە چایەکماندا ناپڕێکین لە شەکر یاخۆ نابێت ناخۆیت کەمە شتێکی ڕۆژانێ هەر تامێت تامەکەی بگۆڕێت خۆی تامەکەی بگۆڕێت ئەوە تەواوە چاکە نەک ئەوەی شەکر تێکەی وەکو دێڵە پشتێنە شەکری تێکردۆ پیاڵەکە
ئەنی ئەوەی تێ نەکەی کە زۆر بێ زۆر شیرین بێت تۆ چا بۆ شیرین بۆ شەکر نایخۆی تۆ چا بۆ کافاینەکەی خۆی ئیسراحەت بە مێشتەیە ئیسراحەت بە جەستەیە. باشە دکتۆر من ێستا خۆم وەرزشەکەم بەڵێ ماوەی چەند ساڵێکە شەکر ناخۆم باشە شەکری ناوچاش ناخۆم بەڵام زۆرینەی کات لە ماڵەکانمانە لە چێشخانەکانمانە لە شوێنی کارکردنمانە کە ڕۆین دوای ناخواردن بۆ بە عادەتمان چاکە وەرەگرین هەندێکەیە شەکری تێەکە هەندێکیشمانەیە قوتوێکی پێ دەستێکی پیانێت دەنجێت لە حەپێکە نازانم شەکرا بۆستە ئەوش عینە شتە ئەمە تەندروست هەموو کەسی بەکاری بێنێ یاخود دەبێت چێ بەکاری نەخێت تەندروست نییە ئەتیادی هەرۆکو شەکری ئەتیادی وایە باش وەکو فێڵ لە خۆکردنی وایە لە من شەکری شەکرە بەکارێنم بە چاکەوەی خۆم کێشەم نییە بەس ناوانێ ئەوش عینە شتە ئەو کەسانی تووشی نەخۆشی شەکرە بوونە بێمە بەکاربێنن یاخود کەسی ئاسایش دەتوانێت بەکاری بێنێ هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ بەڵام وەکوتم ئیسفادەی نییە بۆ شەکرە تەنها ڕێگە بۆ خۆپاراستن کەمکردنەوە بەکارهێنانی شەکرەیە لەوانەیە کە شەکریان هەیە مطلقاً نابێت بەکاری بێنن ئەوەی کە شەکرش نییە کەم بەکاری بێنێ ئەی چاکە پڕ نەکا لە شەکر کەمی تێکا ئەوە حەلەکەیەتی یا لە جیاتی شەکر دکتۆر بەشتی ترۆ بیخوا تو شیرینمان هەیە خودجاران خورما بەکارە هات ئەوانەش عینە شت استفادەی هەر شەکری تایە دووسێ دانە خورماشی پێوەخوا کەسی هەیە دکتۆر دابینە سەر نێوان ژامەکان بەتایبەت لە ئێستای تر خەریکە وردە وردە شەوگارش درێژە بێتەوە کەسی وایە ئەڵێ ئێوارە نانم زوو خواردووە تێ بەڕاستی برسیشی ئەبێ نەحەقیشی نییە چی بخورێت بۆ نێوان ژەمەکان بە بەتایبەت لە کاتێکە تۆ بەر لەوەی بخەویت وەڵڵاهی نێوان ژەمەکان ژەمی دوای ئێوارە تەندروست نە بە هیچ شێوەیەک ژەمی دوای ئێوارە زەرەر و زیانە لە جسم مەسەن ئەستا شەوانەکە وتی شوانە سنەدەرەوە بۆ سەر و پێ خواردن و بۆ لەفە خواردن و ئەوەش نە بەڵام ئایا ئەگەر کەسەکە هەستی بە برسێتی کرد خواردنێ زووتر بخەوێ باشترە حەلی ئەوە زوو خەوتنە کەس دکتۆر ئەڵێ میوە هێنم ئەڵێ چەڕەساتە هێنم لەو کاتە ئەی خۆم ئەوە اعتیادیە بەڵام ژەم خواردنیتر نا مەسەن نیوایە لە سەعات 11 شەوە کۆڕۆنەکە مەسەلەن تەماتە سوورەکاتەوە ئەچێتە دەرە برنج و فاسۆلیا برنج و فاسۆلیا ئەخوا گەشتی خواردنی نیوەڕۆ گەرمەکاتەوە گۆشتە برژێنێ ئەوان تەندروست نییە باشترین ڕێگە بۆ خۆپاراستن لەوە گۆڕنی سیستمی خەوی کەسەکەیە کە زوو بخەوێ زوو بخەوە زوو هەستێت سبایان ساعت حوت هەستێت لە خۆم ینی ئەگەر زووتریش بە باشتر شەوی زوو بخەوێ نەگاتە پێش 12 بخەوێ بەیشێت تەندروست نیە دوای 12 مرۆڤ بخەوێ بزە بەداخەوە ئەم فەیسبوک و ئەنتەرنێت و شتەکە هەیە خەڵک هەمووی 2 ساعت 3 و 4 بەخەبەرە بەتابەتی گەنجان کە شتێکی غەڵەتە ئەمە غەڵەت و سەرچاوی نەخۆشیە لەوان لەو کاتێ پێی دیاری نییە بەس کە تو تەمەنەوە پێی دیاریەیە زەرەری لێیە کەواتە گرنگترین کات بۆ ئەوەی کە تۆ بتوانی پشووی تیابەی ئەو کاتەیە کە لە شەوە تۆ بتوانی لە کاتی خۆیان بخۆی لە کاتی خۆی هەستی و خواردنیش کاریگەریکی باشی هەیە لە سەرجەستەی ئێمە بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمە هەمومان ڕێنمایەکان جێبەجێ بکەین ئەگەر شتێکت ما بێ وەکو کۆتا پێمان خۆشە پێمان زۆر سپاس وەڵای بەس ئەوەنە ئەڵێن خواردنی تەندروست و خەوی باش دوور دەکاتەوە لە زۆربەی نەخۆشیەکان زۆربەی نەخۆشیەکان لە دوورەخاتەوە هەرچی نەخۆشی ئێستا هەیە بەهۆی ئەو تێکچوونی سیستمی خواردن و خەوەیە بەداخەوە بەس ئەگەر ڕێک بکرێتەوە زۆربەی نەخۆشیەکان نامێنێت ئێستا مەسەل نەخۆشکەیە وەلای ئێمە پێڵین خواردن و خەوت ڕێکەرەوە ئەگەر چاک نەبوو ئینجاوەرەوە مانگە دوو مانگ ئەبینی زۆربەی باشەوێەوە ئەگەر بتوانێت کۆنتڕۆڵی خواردن و خەوەکەی بکات یەک تۆز مشکیشی ساف بکات دکتۆر مشکی بەوە سافە بێ ئاخر مشک بەوە سافە بێ کە تۆ زوو بخەوی زوو هەستی خواردنی کەم بخۆی جسمت هیلاک نابێت بۆ بینەکان بۆ ڕۆژانشانی کە ڕوویە لە ڕۆژ دەستەکان سپاس بۆ ئامادەبوونی بە هیوای ئەوەی کە ڕێنمایەکان جێبەجێ بکەین بێگومان هەموو لایەنەکانی ئێمە مرۆڤ پەیوەستە بەوەی کە بتوانین تەندروستێکی باشمانە بێ چ لەوەی ژەمە خواردنێکمانە بێ چ لەوەی لایەنی دەرونیمان ئارام بێت چ لەوەی خەوێکی باشمانە بێ بە هیوای ئەوەی گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆرا ڕێنماییەک بێ بۆ ئێوەی ئازیز کە بتوانین تەندروستێکی باشمانە بێت دووبارە سپاس بۆ ئامادەبوون